ئەی خونچە دەمی کوڵمە وەکو لالەی حەمرا، پرشنجی قەمەر نیدە خومار نێرگزی شەهلا، وەک سەروی ڕەوانت نییە ئیمڕۆ لە چ باخێ، بێمیستە جەمالت بە حەقەت تاکە لە دنیا، حەڵقە وشکەنی زوڵفی ڕەشت مەحبەسە بۆ من، دائیم لە ملم تەوقە نەجاتم نییە بیللا، لەو ساوەکە خونچەی دەمی تۆم دی بە تەبەسسوم، دڵکەوتە فیغان عەینی وەکو بولبولی شەیدا، عەقڵم کە لەسەر خۆ بوو لەسەر دەرچوو بەجارێ، پەیدا بوو لە دڵاگر و کڵپە و گڕی سەودا، شێت بووم لە دەردی هیجر و لە ئەم وەسڵی درەنگت، وەک قەیسی بە بێچارە لە بۆ دیدەنی لەیلا، دڵزارە دەسووتێ بە گڕی شوعلەی کۆڵمت، وەک سووتنی پەروانە بە تین و گڕی لالا. دەم خۆش کاک حەمیدگیان. زۆر سوپاس. دەست و پەنجە و خۆش بێ کاک مەتینگیان. ئازیزان خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. لە بەرنامەی ڕابردوودا باسمان لە ژیان و ئەزمون و خەبات و شۆڕژگێڕێتی ئەحمەد دڵزار کرد. لەم بەرنامەیەدا و لە بەشی دووەمدا باس لە قەڵەمی دڵزار دەکەین، باس لە شعرەکانی ئەدەبیاتی و ئەو نووسینانەی وەکو گەنجینەیەکی شاراوە بۆ ئێمەی جێهێشتووە. زۆر بەڕێز دکتۆر ئامانج دڵزار کە بەڕێزیان کوڕی شاعر دەکەن لە بەرنامەکەیە ئامادەیە لەگەڵمانە. زۆر زۆر بەخێر بەی مامۆستاگیان. بەخێر هاتی دکتۆر. سپاس بە ئێوەش. کاک مەتین تەیب بە ئامێری کلارنێت بە ئاوازە جوانەکانی هاوکارمانە بێ لەم بەرنامەیەدا. بەخێر بەی کاک مەتینگیان. بەخێر بیکەوت. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. دکتۆر گیان، شعرەکانی دڵزار لە ڕووی ناوەرۆکەوە چۆنە و لە سەرەتاوە تا ئێستا چەند دیوانی چاپ کردووە؟ بەڵێ، شعرەکانی دڵزار لە ناوەرۆکەوە دەتوانین بڵێن پۆلینی بکەین بۆ سێ بەش. بەشێکیان ئەو شعرانن کە لە سەرەتاوە لە ساڵانی چلەوە دەستی پێکرد، شعری دڵداری و غەزەل کە زۆر شعری جوان و قافیەن. ئەوەی کۆمەڵی دومیش کە دەست پێ دەکاتن لەو دەمەیەوە کە لە ناوەڕاستی ساڵانی چلەکانەوە کە دەگەڕێتەوە کۆیە شعری شۆڕژگێڕی دەنووسیتن کە تێکەڵی بە سیاسەتیش دەکاتن. شعر و سیاست تێکەڵاو بە یەکتر دەبن، ئاوێتی یەکتر دەبن. شعرەکانیشی دیارن، یعنی هەندێکیان سرودن، هەندێکیان شعری ئەتیادینە. و بەشی سێمیش ئەو شعرانن کە باز لە جوانی ئافرەت و سروش دەکات. بەڵێ دکتۆر. بەڵێ، شعرەکانی دڵزار ئێمە بەشێکی تایە کە بەڕاستی ئایدۆلۆژیا زاڵە بەسەر شعرەکان. بەڵێ، ئەم شعرانە وەکو فکر جوان و بەڵام وەکو لایەنی ئیستاتیکا ئەو جوانیانەی تیانە وەکو وێنەی شعری. بەڵێ، وەکو وێنەی شعری. ئەمە لە چ قۆناغێکی ژیانیەتی؟ ئەوە لە قۆناغی وەکو باسمان کە دووەمی ژیانیەتی دوای ئەوەی کە لە دوای کۆتایی شەڕی دووەمی جیهانی دەگەڕێتەوە کۆیە کە سەرباز دەبیتن لە لەشکری سوپای لیڤی. تێکەڵ بە سیاست دەبیتن، دەستە ناو سیاستەوە، دنیای سیاستەوە. شعرەکانی زیاتر خزمەت بە لایەنی وەکو دەڵێن چینایەتی دەکاتن. زۆر بەشیان دەبنان نەشید لە قوتابخانەکان دەخوێندرێن، بە تایبەتی وەکو شعری هێزی یەشێتی و چرای زانستی کورد ڕزگارەکە لە ژینی پەستی، یان براگەڵ بخوێنن تەوانا دەبن، خەبەرداری ئەحواڵی دنیا دەبن،
یان زۆر لە ینی شعرەکان قالبی شعری دیداکتێکی بڵێن پەروەردەی یان ئەو شعرانی کە لەسەر لاوانی چین و ڤێتنام و لاوانی دنیاە و ڕزگاربوونی گەلان لە دەست زڵم و ستەم و زۆرداریدا نووسیوێتی. دکتۆریان دیارە باوکی بەڕێزت لە هەموو قۆناغێکی ژیانیدا لە هەموو سەردەمەکاندا کەسێک و شاعیرێکی پێشکەوت و خواز بووە و هەمیشە هەوڵی پێشکەوتنی یاوە و لەگەڵ ئەسرا ژیاوە لەگەڵ ئەو سەردەمی خۆیان ژیاوە. ئەو بۆ بەر لە بەرنامەکەش باسیەوەمان کرد کە زۆر هانی گەنجشی داوە و زۆر گوێی لە گەنج گرتووە کاتێک مەسەڵەن شعریان نووسی و ئەمانە. ئەم هەڵوێستە و ئەم با بڵین خاسیەتەی باوکت چۆن ڕەنگی داوەتەوە لە ناو شعرەکانیە؟ ڕنگدانەوەی ئەو خاسیەتە ئەو سیفەتە ئەوەیە کە باوکم زۆر بە سادەیی هەوڵی داوە بەرامبەرەکەی تێبگەیەنی لە هەست و نەستی خۆی لە ڕێگای شعرەوە. ئەوەش زۆر شعری هەیە کە شعرەکانی زیاتر بەتوانین بڕێن ئامۆژگاری تێدایە. هەندێک لایەنی شعری ئامۆژگاری تێدایە کە ئامۆژگاری لاوان دەکات. لە شعری وەکو باسمان کرد هێزی یەکێتی دەڵێ کوردە بخوێنە سەدەی بیستەمە دنیا ڕووناکە کوردستان تەمە بۆ نمونە هانی لاوان دەداتن کە زیاتر هەوڵ بدەن وڵاتی خۆیان پێش بخەن. بەڵێ بەشێکی تری هەر لە شعرە نیشتیمانیەکانە شعرە نەتەوایەتیەکانە گوێی لێ ئەگری سیرەکەی بە قاڵبێک و شێوسەبکێکی جیاواز نووسیوێتی. بەڵێ یعنی واتە بایەخ و گرنگییاوە بەلایەنی جوانیش لە شعرەکان ئەوە ئەچێتە قۆناغێکی تری قاڵبێکی تری شعرەکانیەوە دیارە تا شاعیر پێ بگا زیاتر وێنە جوانەکان بێگومان ئەو لایەنەشی زۆرە خاستن غەزەلیات یان کە باسی جوانی ئافرەت دەکاتون تێکەڵاویشی دەکات بە سروشت ئەوانە هەیەت. من لەوێ ئەوم بۆ دەرەکەوێت کە هەمیشە چەند بەسەن غەزەلی نووسیوە باسی سروشتی کردووە هەمیشە نیشتیمان پەروەرێتی و خەبات بە شێوەیە کەوتوتەوە ناو شعرەکان. دێنەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بە هاوکاری کاکمەتی دەست و چاوی خۆش. ناسک ئەی ناسک ئەی کچی جوانی شەنگ و شۆخ ئەی چاوگەشی ئەبرۆ ڕەشی تێر و تۆخ باڵا بەرزی قەتباریکی سوورین پڕ گەردن بلور سنگ نەرم و نۆڵ مەمک خڕ ئەی لار و لەش نەرم و سپی و ساف و لووس چەپکی کەزید ئاوریشمی ڕەنگ ئابەنووس ئەو شۆخەی کە دەنگی مۆسیقایە ڕەوت و ڕەمی شیرینترین سەمایە ڕوخساری تۆ بەم شیرینی و مەندیە تابلۆیەکی بەرزی هونەرمەندیە پەیکەری بێ کورت و کەمی خەوشی تۆ پەیکەری ڤینۆ سەدەسا بێدرۆ ئای کە چه سەوداسەری ئەم جوانیەم هەڵێنجەری کەوسەری ئەمکانیم لە هەر دەمێ لە هەر دەرێ ناوت بێ دڵی منداڵ و شێتم دا دەخور بێ. دەم خۆش خەندەخەن. زۆر سپاس. دکتۆر گیان ئێمە طبعا بەز شعرەکانی دڵزارەکەین بەشێکی ڕاستەقینە هەیە لە شعرەکانیان بەشەکەی کە ڕنگدانەوەی لایەنی ڕووناژی ئادەمی زادە یعنی ئەویش کە لە شعرەکانی کە وەکو دڵداری و وەکو وەصفی سروشت و وەکو شعرە کۆمەڵایەتیەکانێتی مثلەن سۆزی مرۆڤ باسی هاوڕێیەتی باسی ئەم شتانەیە ئەم جۆرە شعرانەی چۆنە خەمڵێنی؟ ئەم جۆرە شعرانە دەخەمڵێنم کە دەیەوێ
دڵزار دەیە ئاوێتە بێتن لەگەر زۆر لایەنی کۆمەڵایەتی لایەنی ژیان لەگەر شعرەکانیدا بۆیە ئەو شعرانەشی نووسیوە وەکو عرزمان کردی لە پێشتر یعنی هەموو شعرەکانی لەسەر غەزەل و لەسەر ئەوەی نییە شۆڕژێڕی نییە وەنەمە لایەنی تریشی هەیە ویستویەتی شعر بکاتە سیمبولێک بۆ ناسینی ئازارەکانی کۆمەلگا بۆ ڕزگار بوون بۆ ئازادی بۆ سەربەستی دۆ دیارەوە لە قۆناغێکی تری پێگەیشتنی زیاتری شعرەکانی شعرانی نمونەشمان هەیە بۆ ئەوە دەتوانین نمونەیەکی شعری بینین بۆ نمونە بەڵێ مامۆستاگیان کاکمەتین هاوکار دەبێت چۆن شعری کردو بە سیمبل فەرم بۆ تێکۆشان مەسەڵەن زازا و کرمانج و سۆران لۆڕ و کەلهۆر و گۆران هەر شەش بەدەست و بردن بڕبڕەی پشتی کوردن گەر یەک دڵ بن ئەمانە هەموو بەڵای زەمانە زۆردارانی سەرزەوی سەرمان پێناکەنەوی ئەوە نمونەیەک بوو لەو شارەی دەمخۆش دەستخۆش کاکمەتینگیان مامۆستاگیان گەربینە سەر پەیوەندی باوکی بەڕێزتان لەگەڵ شاعرانی ئەو سەردەمەیە و دیارە باوکی بەڕێزت چەندنەوەیەکی نووسەر و شاعری تێپەڕاندووە پەیوەندی دڵزار لەگەڵ ئەو شاعرانەیە چۆن بووە گەر باسێکی ئەوەشمان بۆ بکەین ئەگەر بگەڕێنەوە سەر سەرەتایەشی زۆر زوو باوکم زۆر پەیوەندی باشی هەبوو لەگەڵ دڵداری شاعر هاوڕێ یەکتر بووینە پێکەوە کاریان کردووە لە کۆیە پێکەوە بووینە شعری یەکتریان سیر کردووە زمانێک کە باوکم ساحیبی کتێبخانەی کۆسنجاق بووە دڵداریشی لا بووە و کتێبیان گۆڕیەوەتەوە و کتێبیان تەمەنیشان نزیک بووە بۆیە کە دڵدار لە 1940 کۆچی دوایی دەکاتن بە نەخۆشی بە کارەساتەشی وەکو دەڵێن دڵتەزێن باوکم شیوەنی بۆ دەژێڕی یەک لە شعرەکانی شیوەن بۆ دڵدارە زائیدەن لە کاتی خواستنەوەی کتێبیش ئەو دەمی جۆرە کەمێک پارەیان داوە بۆ وەرگرتنی کتێب و خوێندنەوەی دیارە دڵدار زۆر کتێبی بردووە و ئەو پارانشی نەداوە بە کتێبخانەکە بۆیە شعرێکەیە نامەیەک بۆ دڵدار باسی لە دڵدار دەکاتن دڵداریش بە شعر جوابی داتەوە لە دیوانەکەیدا هەیە شعرێکی زۆر مەشهورەوە دکتۆر پەیوەندیەکانی ئەوە لەگەڵ دڵدار بەڵێ بەڵام من وەکو دەزانم ئەو لەگەڵ گۆرانی شاعیرە ژیاوە لەگەڵ گۆران یەکتر دەبینن بڵێ لە وەکو وتمان لە فەڵەستین ئاشنا یەکتر دەبن لەوێ ئەو کاتەی گۆران لە ڕادیۆی یافا بووە هەل لەوێش هەتا ساڵانی 2000 یاڵە دەزانن عومەر دزایی کە سەردانی باوکم دەکاتن یاڵە بۆیان دەردەکەوێتن کە ئەو ئاوازەی کە بۆ ئەو شعری قشقاڵی لێو ئاڵی دانراوە خاوەنەکەی چێ بووە ئەو دەمی کە باوکم و گۆران لە یافا دەبن یەک لە ڕۆشنبیرەکانی وێ عەرەب ئەو ئاوازە بۆ ئەو شعرەدا دەنێتن کشکاڵی لێو ئاڵی گەردن نیگا کاڵ کشە جوانەکەی سەرگۆنانەختی ئاڵ ئاشنایەتی لەگەر گۆران هەبووە شیوەنی بۆ گۆرانیش ڕشتووە و لە دیوانەکەیدا هەیە مامۆستاگیان باسی شێرکۆ بێکەسی شت کرد بەڵێ لەگەر شێرکۆ بێکەسیژەوە دواتر لە ساڵانی دەتوانین بڵێن 1900 و نهایەتی 90ەکان وەکو دەڵێن لە سوید لە ستۆکۆڵم یەکتریان بینیوە و شێرکۆ بێکەسی شعرێکیان وەکو دەڵێن پەخشانێکی زۆر جوانی بۆ نووسیوە بە مناسبەتی بە بۆنی یادی 70 ساڵی دڵزار ئەویش بڵاو کراوەتەوە لە گۆبارەکاندا هەیە شتەشی زۆر جوانە یعنی قابلی دڵزاری شاعیرە پرسیاریشتر دکتۆر ئەمین ئاغای ئەختەر و مامۆستا کەریم شارەزای شاعیر لەگەڵ فریشتە خانم ئەمانە ئەکەنە چی لە ژیانی دڵزارە و کاریگەریان چی بۆ لە طبعاً کاریگەری بنەماڵەی دڵزار کاریگەریی ڕاستەخۆی هەبوو لەسەر
دڵزار کە ببتە شاعرێک هەر خۆی خولای ئەوەی هەبووە ئەوە مناڵی و ببتە شاعر ئەمین ئاغای ئەختەر بەڵام ئەمین ئاغای ئەختەر کە دەکاتە خاڵی باوکی ینی خاڵی باوشی دڵزار ئەمین ئاغا شاعرێکی بەناوبانگ بۆ خاوەن دیوەخان بوو لە کۆیە لە زۆر شاعیرەکانی ئەو سەردەمە وەکو شەخ ڕەزای تاالبانی و بەڵێ ئەوانە سەردانیان کردو لێ مێژویش خۆی لەدەبی کلاسیکە بڵێ دەکاتە خاڵی باپیری باوکم ئەمیناغی ئەختەر لەسەر ئەوە ڕێسکەیەشەوە خوشتی ئەمیناغا کە دەکاتە نەنچی باپیرم شاعیرە بووە تەسیری لەسەر باپیرم کردو باپیریشم خوێندنەوارێکی زۆر باش بووە کە زمانی فارسی و تورکی و عەربی باش زانیوە وابزانم بە نەنە سوراحی کە باپیریشم زۆر تەسیری لەسەر باوکم هەبووە بە خوێندنەوەی شانامەی فردەوسی و شعرەکانی حافز و گوڵستانی سعدی و کتێبی 1001 شەوە و زۆر شتی تر کە تەسیریان لەسەر باوکم کردووە و توانیوێتی سەرەتایەک بۆ دەستپێکردنی شاعر دەست پێ بکات. بەڵێ دکتۆر گیان درێژە دەدەین بە باسەکانمان لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و کاک مەتین شعرێکی تر دەکەن بە میوان. قوربان وەرە ئەمڕۆکە پەرێشانە دڵی من بێهۆش و بە بێگۆشە لە زیندانە دڵی من بێئاگر و بێکەڵپە لە سوتانە دڵی من سوتاوی ڕوخ و کونکونی موژگانە دڵی من بەو تێغی دوو ئەبرۆتە دڵم قیمە کراوە بچڕا و بریندارە لە سەد لاوە بڕاوە وا خوێنی دەچۆڕێ کە دەڵێ نێچیری ڕاوە خوێناوی گەشی هەر وەکو سیروانە دڵی من سوتاوە هەناوم بەگڕی عشقەوە مردم دووچاوی ڕەشەد ڕەونەقی عەقڵی هەموو بردم لەو ساوە کە سەربازی موژەت غارەتی کردم مەحبوسە لە ناو چاڵی زەنەخدانە دڵی من دولبەر چییە بەم تاقی برۆ دڵ دەڕفێنی چیم کردووە خوێنم بە غەزەب وا دەڕژێنی دڵزاری هەژار بۆچی لە هیجران دەسووتێنی نازانی کە پڕ ئاگری هیجرانە دڵی من. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک مەتیگیان. دکتۆرگیان لەم شعری کە کاک حەمید بۆی خوێنینەوە بۆمان دەرەکەوێت کە باوکی بەڕێزت کاریگەری ئەدەبی کلاسیکی زۆر لەسەر بۆ بەتایبەت بێخود کە دەڵێ لەو ڕۆژەوە ڕۆشتووە تۆراوە دڵی من. ئەم کاریگەریە چۆن بووە و ئایا ئەو شعرانی کە نووسیوێتی و کاریگەری هەبووە کاریگەری ئەدەبی کلاسیک هەبووە لەسەری بەشی شێری شعرەکانیەتی یاخود شعرەکانی تری زیاترە با بڵێن. وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد یان وتمان کە باوکم کە دەست پێ دەکاتن بە نووسینی شعر بە نووسینی شعری کلاسیک دەست پێ دەکاتن ینی ئەو دەمیژوا باوە بوو ینی بەحور بۆیە کاریگەری شاعیرانی کلاسیکی زۆر لەسەر بوو نالی و سالم و کوردی و حازی قادر بە تایبەتی بۆیە هەوڵی داوە ڕێزکەیوان وەگرێتن بە شێوەی لاساییکردنەوە هەندێکیان بۆیە دەبینین لە پێنج خشتەچیەکانی پێوەی دیارە کە شعرەکانی چۆن هۆنیتۆ و باسی لە ئەو ڕێزکەیە دەکاتن کە شاعرەکانی پێشخۆی نووسیویان دیارە خۆی ویستێتی ئەو بڵێ کە من ئەستوانم بەو شێوەیەش شعر بنووسم توانای ئەوەشم هەیە ینی بۆ تاقیکردنەوەی توانای خۆی بووە بەڵێ بێگومان بەڵێ دکتۆر من و بەڕێی منیش هەر ئەو ڕێچکەیە جوانترین بەڵێ سەردەمەکانی نووسینی شعری باوکم من بەڵێ ئەو سەردەمی کلاسیک وەکو بڵێن شعرەکانی زۆر بەهێز و بە جوان وەکو دەڕێن وێنەی شعری زۆر جوانیان تێدا وێنەی شعری و ڕەوانبێژیش لەو شعرانە بێگومان. بەڵێ دکتۆر من ئەمەوێ باسی کاریگەری دڵزار بکەم لەسەر بنەماڵەکەی خۆی ئایا
کاریگەری چۆن بووە لەسەر ئەو کەسانی کە لە چوار دەوری بوون بێگومان خۆی لە کۆنەوەکە و باسمان کرد کە ئەمین ئاغای ئەختەر کاریگەری هەبووە لەسەر ئەو بەڵام کاریگەری ئەم چی بووە لەسەر ئەوانی کە لە دوای ئەوە لەم بنەماڵ هەڵبەتە شعر وەکو یان ئەدەب وەکو شتێکی تر نییە ببتە میرات بۆ یەکی تر بەڵام هەندێک جاریش لە ژیاندا دووبارە دەبێتەوە وەکو لە بنەماڵەی ما لەبەر ئەوەی ئەمیناغی ئەختەر و باوکی ئەمیناغەش حاجی بەکراغی هەوێزی بە ناسرا بە قاست کە دیوانی شعری هەبووە لە دوایویش بۆ کچەکەی ماوەتەوە بۆ چوراحی لە دوایویش بۆ کەسانی تر لە بنەماڵەکەی ماوەتەوە و باویشم یەک لەوانە بووە کە خوارزای دەکاتە خوارزای ئەمیناغی ئەختەر بووتە شاعیر و دوایویش برایەکەی کەریم شارەزا کە شاعرێکی کودرێ زۆر زۆر پێشکەوت و زۆر هەزناسک بووە و زائیدەن دوایویش فریشتەی پورم ئەوی شاعیرە بووە و توانیوێتی کۆمەڵێک شعری زۆر جوان لەو سەردەمەدا بنووسێت و کاریگەری ئەو دەمای کۆمەڵگای و سیاسەتیشی لەسەر بووە بێگومان دواییش ئازادی برام ئازاد دڵزار کە شاعیرێکی سەردەمیانەی شعری زۆر ناسک و جوانی هەیە و خاوەنی دووسێ دیوانی شعری شازدە. دکتۆر گیان ئەندامێتی دڵزار لە ڕێکخرا و یەکێتیە ئەدەبیەکانە و ئەو خەڵاتانەی کە وەریگرتوون چی بوون؟ دەزار هەر لە سەرەتاوە لە ساڵانی پەنجەکانەوە بۆ بە ئەندام لە یەکێتی نووسەرانی عێراق یان ئەدیبانی عێراق کە محەممەد مەهدی جەواهیری ئەوە بوو سەرۆکی بووە ئێستاش ناسنامەکەی ماوە لە ماڵی هەرگیرەوە دواتر لە شەستەکانە کە یەشێتی نووسەرانی کورد دادەمەزرێتن دەبتە ئەندام لە یەشێتی نووسەران و ئەندامێکی کاراش بووە دوای ئەویش لە یەشێتی نووسەرانی کوردستان ئیدامە بە کارەکانی دەداتن دواتریش کە دەستە شاخ لەوێش یەشێتێکی دادەمەزرێنن بە ناوی یەشێتی نووسەرانی کورد لە منفایان لە دەرەوە لە شاخ لە ساڵانی هەهەیەک بەردەوام دەبێتن دواتریش لە هاندەران لە ئەوروپا لە کۆمەڵە کولتوریەکان و ئەدەبیەکانی ئەوروپا بەشداری کردووە و ئەندامیش بووە بەتایبەتی لە کۆمەڵی کولتوری عێراقی کە لە ستۆکۆڵم بوونی هەبوو خەڵاتەکانی زۆر خەڵاتی وەرگتووە لە ماوەی ژیانی خەڵاتی یەکێتی نووسەرانی کورد یەکێتی نووسەرانی عێراق یەکێتی نووسەرانی کوردی هەولێر ئیسلێمانی بەگشتی لەگەڵ ئەو خەڵاتانی کە کەسایەتەکان پێشکەشیان کردووەکو سەر کۆنسۆلی گشتی فەڵەستین لە هەولێر. بەڵێ دکتۆر گیان ڕۆحی شاد بێ و تەمەنی بەڕێزیشتان درێژ بێت. زۆر سپاس دکتۆر دووبارە بەخێر هاتی بۆ بەرنامەکەمان سپاس بۆ برای ئازیزیش کاکەمەتین دەستەکانی خۆش بێت. بینەرانی خۆشەویستی کوردستان 24 بێگومان چەند لەسەر دڵزاری شاعیر قسە بکەین هەرکەمە بۆیە کردیشمان بە دوو ئەڵقات چونکە ئیسمان هەر هیچ دەبێ کۆمەڵێک مافی خۆی بینێ. خۆشەویستان لە کۆتایی ئەڵقەی ئەم جاری قەلەندەرخانەدا کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە یەکێک لەو سرودانەی کە کاک ناسری ڕەزازی کاتی خۆی وتوێتی سرودی کارگەرین جەنگاوەرین. هەر شاد و کامەران بن. کارگەرین جەنگاوەرین ڕەنج دەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنج دەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێک دەرین تێک دەرین بۆ قەڵای سەرمایەدار تێک دەرین تێک دەرین ئێمە ڕۆڵەی شۆڕشین قارەمانی هێرشین ئێمە ڕۆڵەی شۆڕشین قارەمانی هێرشین
بۆ سوپای خوێن خوازی خوار بڕکەرین دوا بڕین بۆ سوپای خوێن خوازی خوار بڕکەرین دوا بڕین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین